کۆنتڕۆل کراوە زەرری گیانی نەبوو بەڵام بەداخەوە زەرر و زیانێکی مالی زۆری هەبووە بە بەشێکی زۆری دوکانەکانی ناو بازار لەسەر ئەم مۆلیدە وەکوڵێ هاوبەش و اشتراکیانە بووە بەداخەوە بەشێکی زۆریان بێکارە بابن و سێ مۆلیدە لە سەربان بوون کە هی ئەم دوکانانە بوون دوانیان زەرر و زیانی بێکەوتو سوتاون و لە کار کەوتون ئەوە کەشان تا ڕادەیەک خراپ نییە بەڵام بە زووترین کار لەگەڵ لای بەڕێزم کاعەلی هەوڵە دێن کە خاوەنی مۆلیدەکەیە چیمان پێ بکرێ هاوکار و پشتیوانە بین بۆ ئەوەی کە جارێکی تر بخێنەوە سەر سکە و بخێنەوە ئیش و بخێنەوە خزمەتی دوکانداران و کەسانی کە هاوبەشن لە لای بەڕێزیان ماوەی ئاگرەکە چەندی پێچووە چەندی پێچوو تا کۆنتڕۆڵتان تقریبا لە دوای سەعات 4 کارەبا بڕاوە 4 تا 4 دقیقە ئاگرەکە کەوتەوە زاد لە نیو سەعاتێ 40 دقیقەیەک ئاگر هەبوو هۆکاری ئەوەی کە بۆ بڵێن تۆزێک زیاتری خایان نیو سەعات 40 دقیقە بوو چەند تەنکەرێکی ئاو چەند تەنکەرێکی گاز لە سەربان بوون و ئەم تەنکەرانە تازە گازیان تێکرا بوون هۆکارەکە زیاترەوە بوو بەڵام الحەمدوللا بە هەوڵ و هیمەتی هەموو برادرانە و ئەو بنکانی کە ئەمڕۆ ئەزیەتیان کێشا لێرە لە خزمەتیان نابووین ئەزیەتیان کێشا بوو کۆنتڕۆڵ کرا الحەمدوللا سپاسانەکەم دەستەوە حاکم ئەمەوە بڵێن بۆ ماوەی نیو کاتژمێر ڕێگاکەتان داخست هۆکاری چی بوو لەبەرەوەی مۆلیدەکە ناو بازار ڕابوو قەرەباڵغەیەکی زۆر دروست بوو چونکە عادەن تەنکەرەکان پێویستیان بەوەیە کە دێورکەنەوە ڕێگریان لێ نەکرێوانە هۆکاری ئەوە بوو کە ڕێگەکانمان داخستۆ لە هەزار لێرش داماخستۆ بۆەوەی کە تاو کۆنتڕۆڵ بکرێەوە تاو سەربانەکە پاک بکرێتەوە گرفتانی کە لێرە دروست بوون هەمووی هەلگرێت دوای ڕێگەکە بەڕێی سەرنشینان و شۆفێران هاکەینەوە بەهۆی ئەوەی تۆزێت دواکە و گاز کۆنتڕۆڵکرا نزیکەی 10,000 لیتر گاز سووتیا ئەوان بە زووترین کات کۆنتڕۆڵیان کرد دەستخۆشی لە 10,000 لیتر گاز سووتیا بۆیە تۆزیە دواکە و کوژانیۆنەوە ئیشێ باشیان کرد چەند کارمەندێکیش دەستیان سووتیا دەستخۆشیان یەکەم ئیشە باشیان کرد دەستخۆشی لە مدیرنەحەیەکەم بە زووترین کات ئەو شوێنانی ئاگادار و فریاکەوتن سێ مۆریدە لەسەرەوە دوو مۆریدان بە تەواوی سووتیا دەستخۆشی لەوانەکەم کە هیچیان چەند دوکان لە مۆلیدەکانی تۆ کارەبا وەرەگرێ بە بۆنی سوتانی نزیکەی 300 دوکان نزیکەی 300 دوکانێک لەسەر مۆلیدەکە بوون دوکانی ئەمبەرۆ ئەوبەرۆ